توانین بڵێن مەرزی باشماخ و هەردوو مەرزە فەرمیەکەی تریژە هەر سێ مەرزە نێودەوڵەتیەکەی تریژ هەم برایم خەلیل حاجی عومەران و پەروێزخانیش تەنها بوونەتە سەرچاوەی دابینکردنی پێداویستی ڕۆژانەی خەڵک واتە ئەتوانین بڵێن نیسبەتی بازرگانی بە شێوازێکی بەرچاو کەمی کردووە بەڵام ئەوەی کە لە ئێستا برێوی هەیە یاخود جوڵەی بازرگانی لەسرە بریتیە لە بابەتە سەرەکیەکانی وەک خۆراک سەوزە و میوە پێداویستی پزیشکی دەرمان و ئەو بابەتانەی کە پاکەرەوە کە پێویستی سەرەکی ڕۆژانەی خەڵکن ئەو ڕێکارانەی کە گیراوەتە بەر لە دوای دروستبوونی ئەم بارودۆخەوە بریتیە لەوەی کە ئێمە هەموو ئەو ئۆتۆمبیلانەی کەیەن لەگەڵ سەرنشینی ئۆتۆمبیلەکان واتە شۆفێرەکە هەمویانە بێ بە شێوازێکی گشتی پاکش بکرێنەوە و تعقیم بکرێن کەەوە تقریبا نزیکی 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژ زیادە دەستمان بۆ کارە کردووە.